والله من بخدمت باوكم كتابة فارسية وردكان وخنت وكو گلستان و بستان و اسماعیل نامه و باغبان و ناگهان و مکتبی فارسی بون با زمانی ئێمە هەر فارسی دەخوێندرا. ئێستاش لە ئێرانێ هەر فارسی دەخوێندرێ. وردە وردە کە چوومە نێو فەقێیان دەستم کرد بە کتێب خوێندن و وردە وردە فێری فارسی چاک بووم و فارسی باش دەزانم. ئەوەی کاریگەری زۆر لەسەر من دروست کردووە لە یەکەمدا کولیاتی شێخی سعدی لە فارسیدا. کولیاتی شێخی سعدی 8 کتێبە بەسەرێکەوە تەسیرێکی یەکجار زۆری لەسەر کردوم لەسەر شێعر. دووەم ئەو کتێبانە کە خۆم تەرجەمەم کرد بە ناوی بێسەرپەرشتانەوە تەسیرێکی زۆری لێکردم بەڕاستی. زۆر کەسی زۆری پێخۆش بوو تەلەفۆنیان بۆ دەکردم. ئەنجا دووەم مەجلیسی ئەولیا کتێبێکی زۆر خۆشە باسی ئەولیا کۆنەکان دەکا. تا ئێستا 6 جار چاپ کراوەتەوە لە سنە. بڵاو دەبێتەوە بە وڵاتاندا. ڕۆژێک چەند ساڵ لێرەوە پێش هەیئەتێکی تورکی هاتن گوتیان ئەگەر ئیجازەت هەبێ پێمان خۆشە بیکەینە زبانی تورکی مەجلیسی ئەولیا. گوتم ئیجازە هەیە جا نازانم کردویانە یان نا. دەنا من 34 کتێبم تەلیفات و نووسین هەیە هەمووی چاپ کراوە. ئەوە کتێبە کتێبی مەلا ئەبوبەکری موسەنیفە کە 200 ساڵ لێرەوە پێش بووە. مەلا ئەبوبەکری موسەنیف پارەکە کردم بە کوردی فارسی بوو. ئەویش حاجی حوسێنی ماوەتی لەسەر مەسرەفیوی چاپ کرا و بڵاو کرایەوە بە خۆڕایی دەیدەم بە خەڵک. ئەغڵەبیان کاریگەریان هەبووە بۆ تەشویقی من. دیوانی شاعیرەکان هەموو خوێندونەوە پێم خۆش بوون. دیوانی مەحوی و نالی و کێو کێو هەمانم خوێندوتەوە. تەسیری زۆر بووە لەسەر من. لە عەرەبیدا 3 کتێب تەسیریان زۆر کردووە لەسەر من. یەکیان کەنزولوسنی شێخ ئەحمەدی فایزی نەوەی شێخ حەسەنی گڵزەردا کە بە 7 زبان دنیا دەخوێندرێتەوە. دووەم کیفایەی بێتوشی کە بێتوشی لە شاری ئیحسای عەرەبستانی سعودی بێتوشی و مەلا مەحموودی برای کە خوێندن تەواو دەکەن دەچنەوە بێتوشێ. لە ئاخری ساڵی دەڵێ کاکە لە وڵاتە فەقیرە ئێمە چ بکەین؟ با هەڵەستێن بچینەوە بۆ بەغدایە بۆ خزمەت مامۆستایەکەمان لە لای حەیدەری ماوەڕانیان خوێندووەتی خۆی بزانین لەوێ شتێکمان بۆ ناکا کە دەچنە بێتوشێ مەلا مەحموود برا گەورەی مەلا ئەوڵای بێتوشی دەبێ. لەوێ لە مەدرسەی نیزامیە دەیکەن بە مامۆستا. مەلا عەبدوڵڵا شێخ ئەحمەدی ئیحسایە کە ڕەفیقە فەقەی دەبێ وەختی خۆی لەو وەختەدا هاتۆتەوە بۆ زیارەتی مامۆستایەکەی. دەڵێ مەلا عەبدوڵڵا بۆ لەگەڵ من نایی بۆ ئیحسایە. ئەمن مەدرسەیەکی گەورەت بۆ دادەنەمەویش لەگەڵی دەچێ بۆ ئیحسایە. خوشکێکی خۆی لێ مارە دەکات. 12 ساڵ ژنی دەبێ خوشکەکەی نازانی کە مەلا عەبدوڵڵا عەرەب نییە. عەرەبیەکی وا فەسیحی زانیوە. ڕۆژێک کەلیمەیەک دەڵێ ژنەکەی دەڵێ ئەو کەلیمە لە عەرەبیدا نییە. بەوە کەشف دەبێت کە کوردە. ئەنجا ئەو کتێبەی کیفایەی لە ئیحسایە داناوە دەڵێ نەزەمتها فی بەلەدی الئیحساء لا زال محمیا عن البەئساء. دەڵێ ئەو کتێبم لە ئیحسایە داناوە مۆعجەبم بەوی. سێەم بە فەزیلەی مەولەوی. ئەویش 2031 شعرە. فەزیلەی مەولەوی لە عیلمی کەلامدایە کتێبێکی زۆر بە نرخ و بە قیمەتە. ئەو 3 کتێبم لە عەرەبیدا زۆر پێیان مۆعجەب. کتێب تەسیری لەسەر من نەکرد بەزە من پێم ناخۆش بوو کە مەلای کوردی نووسەری کوردی بە عەرەبی دەنووسن. پێم وە بۆ عەرەب نووسەری زۆرە. مەلای کورد دەبێ بە کوردی بنووسی. لەسەر ئەوە من دەستم کرد بە کوردی نووسین لە خانەقای مەولانە لەوێ ڕادەستم پێ کرد.
هەرچەند لە ئێرانیش کە من ئیمام و هینی مزگەوتی سەرچاوی سەردەشتێ بووم کەڕام کرد لەوێ تەفسیرێکی سوورەی فاتیحام نووسی بە فارسی لە مەهاباد چاپکرا بڵاو بووە لەنا لە ئێرانی هەر ئەوەم نووسی بوو کە هاتمە لێرە زانیم نووسینی کوردی باوی هەیە و خەڵک پێی خۆشە دەستم کرد بە تەرجەمەی چەند کتێبێک و وەکو بێسەرپەرشتان و بێنەوایان و مەسنەوی مەولانە جەلالەدینی ڕۆمی و خوتبەی 2 ساڵم بە کوردی و عەرەبی نووسی تیشکی مینبەر و دەنگی مینبەر مەلای کوردستانم پێ حەواندەوە ئێستاش هەرەوان دەخوێننەوە ژیانی پێغەمبەران و ژیانی پێغەمبەرانم لە ئێران کراوە بە فارسی تا ئێستا 2 جار چاپ کراوەتەوە بە فارسی تەنیا ئەوەی منی گریان بێ تەنیا بێسەرپەرشتان بوو مەلا سەعیدی زمناکۆیی فەرمووی کە کتێبەکەی تۆم بۆ هات شەوێ نەنووستم تا هەموو خوێندەوە بەسەری داگریام لە کوردیەکان دیوانی نالیم 1-2 جار خوێندۆتەوە و دیوانی مەحوی گرانترە لە دیوانی نالی چونکی دیوانی مەحوی مبتەدا و خەبەری پاش و پێشی زۆر هەیە هەموو کەس نازانی ئەگە شەرحی مامۆستا مەلا کەریم نەبایە هەموو کەس نەیزانی چاکی بخوێنیتەوە دیوانی مەحوی کتێبێک جاری خوێن بێتمەوە نم خوێندۆتەوە ئەمن پێم خۆش بوو دیوانی مەولەوی بە کوردی دەستم بکەوتەیە نەک بە هەورامی بەڕاستی مەولەوی شتێکی عەجایبی کردووە بەداخەوە مامۆستا مەلا کەریم شەرحی کردووە هەر بە هەورامی کوردیەکەی کەمە لەنا ئەوەی مەولەوی ناسک خەیاڵی مەولەوی لە هیچ شاعیرێک نابیندرێ مەسەلەن لە شعرێکیدا لێ حاڵی بووم کە دەڵێ نازانم چۆن فەرهاد دڵی هاتووە ڕەسمی شیرن بکێشی و چاوی هەڵکۆڵی کەس ئەو ناسک خەیاڵیەی نییە لە شێعردا مەولەوی بیری لەوەش کردوتەوە چۆن دڵی هاتووە ڕەسمی چاوی بکێشی ئاخر ئەو وەختە کامێرا و شەد نەبووە دەبێت بەدەست هەڵی کۆڵی بێ چۆن دڵی هاتووە چاوی هەڵکۆڵی کتێبەکەی هەژار کتێبێکی چێشتی مجەور چونکی لێی پەشیمانم لەبەرچی ئەوەی پیاوی چاک بێ غەیبەتی کردووە ئەوەی پیاوی خەراب بێ تەعریفی کردووە تعریفی خانەدانی شێخ مەحموودی زەمی خانەدانی شێخ مەحموودی کردووە لە سیتەک من چەند برادەرێکم هەبوون لە حیزبی دێموکراتدا دەیگوت کە پێشەوا تێکجوو هاتین بووین بە پەناهیندە لە ماڵی شێخ لەتیف جا ئەو یەکیان مەلا ڕەسوڵی پێشنمازە کە لەو ڕۆژانەدا داوەتی کردم بۆ مێرگەپان لەوێ قەسرێکی هەیە وەختی خۆی لە زەمانی شادا زابتێکی گەورە بوو هاتبوو بە پێشمەرگە ئێستا لە سیت مامجەلال هاتووە لە دوکانی خانووی داوەتێ و مەعاشی بۆ بڕیۆتەوە ماڵەکەی قەسرێکی دروست کردووە لە مێرگەپان ئێستا هاوینان لە مێرگەپانە لەو ڕۆژانەدا داوەتی کردم بۆوێ ئەو بۆ گێڕامەوە دەیگوت ئێمە چەند کەسێک بووین کە هاتین بۆ سیتێک بووینە پەناهیندە لە ماڵی شێخ لەتیف دەیگوت دایکی شێخ لەتیف ناوی ئایشەخان بوو شتێکی وا بوو ئایشەخان بوو لە بەغداوە هەیئەتی حکومەت ئەمری دەکرد بچن ماڵی شێخ لەتیف فەحس بکەن داخوا ئێرانی لێنین ئێمەش هەموو لێوێ بووین بەفر باری بوو زۆر دەیگوت کە خەبەریان دەدا ژنێک لێرە هەم بۆ زۆر گەورە بووە کێ حەفسەخانی نەقیب فەوری خەبەری داوە بوێ دەیگوت خەبەری دەدا ئەمەش خۆمان دەپێچایەوە بۆ بەفرە دەچوینە بن شاخێک دەیگوت ئاشەخانی دایکی شێخ لەتیف هەستا ئەو کوڕە نازدارانە بچنە بناوەوە بەفرە دانیشن و تۆش لێرە لێفە و دۆشەک دابخەوی دەیگوت ئەویشی لەگەڵ دەناردیت ئاوای خزمەتی ئێرانیان کردو هەژار زەمبیان دەکە نازانم دیوتە خوێندوت یا ساڵحی یوسفی پیاوێکی گەورە بوو لە حیزبدا زەمبی ویش دەکا ویشم خوێندوتەوە لەبەرەوە پێم ناخۆش خەتای ئەوەیە بەدەستەوە هەموو شتێکی تێدایە ئەو لەزەتەی لە کتێبیشدا هەیە لەوەدا نییە وەڵڵاهی ئەمن زۆرم پێ ناخۆشە کە دەورەکە وای لێ هاتووە بەڕاستی ئەو لەزەتەی لە کتێبدا هەیە لە ئینتەرنێت و ئەوەدا نییە چونکی کتێب کە دەیخوێنیەوە زۆرت لەبیر دەبێنی بەس ئەوە هەر
کە تەماشای دەکەی لە بیرت دەچێتەوە. زۆرم پێ ناخۆشە کە خەڵک لە کتێب چاربووەتەوە. من وەختی خۆی بێسەرپەرشتان و بێنەوایان و ئاوێنە و ئەوانە دەنگی مینبەر و تشتی مینبەر لە بەغدام چاپ دەکرد. یەکی 4,000 نوسخەم لێ چاپ دەکرد بە ساڵێک هیچی نەدەما. ئێستا کتێبێک 500 نوسخەی لە چاپ دەکەی نافرۆشێ. کەس نایخوێنیتەوە. بەداخەوە مەلا ئاوارەی برام شاعیریش بوو کەی ئەدام کرا. شێعرەکانی فەوتان بە زۆری بەعضێکی چاپ کراون. بەڵام تەنیا مەلا ئاوارەی برام شاعیری چاک بوو. نا شاعیر نەبوو بەس خوێندە کتێبێکم هەیەەوە تا لێرەیە نووسیوێتی ئەو کتێبەم نووسیەوە لە مزگەوتی شێخ سەلامی سلێمانی لە خزمەت مامۆستا مەلا ڕەشید بەگی بابان کە مەلا ڕەشید بەگی بابان لای پێنجوێنی ئیجازەی وەرگرتووە و هاتووە لە مزگەوتی شێخ سەلام بۆتە مەلا و باوکم لەوێ فەقێ بووە لای. کتێبەکانی خۆم تەقریبەن 34 کتێبن. پێم وایە دوانیان نەبێ هەموویان چاپ کراون و ئەوە نوسخەی زۆریشم لێرە هەن. ئەو ڕیزەی سەرەوەیان ئیناوەوە هەموو کتێبی خۆمن. ژیانەکەم ژیانی خۆم تازەترین کتێبەکە چەند نوسخەیەکی بۆ هێنام مەلا موختار هەموو دام بە خەڵکی ئەوە بوو بۆ کوڕی سەید مامۆستا سەید قارە چەند نوسخەیەکی لە بوو هەمووی بردن. وەڵڵا ژیانەکەم ئاخری نوسخەی خۆمە کتێبمە کە لە لاپەڕەی یەکەم نووسراوە لە ڕابردووی ژیانم گەردەپرسن ئەوا دەیڵێن تکایە لێم مەترسن. دا ژیانی من هەمووی وەک مۆجیزەیە. 27 ساڵە لە فینلەندەم شەممە و یەکشەممە نەبێ هەموو ڕۆژێ سەعات 9 سواری میترۆ دەبم دەچمە کتێبخانەی دانشگای هێلسینکی. کتێبخانەی دانشگای هێلسینکی 12 قاتە. لە قاتی 6 کتێبی عەرەبی و فارسی هەرچی بم هەوێ لێتی. لەوێ دەنووسم و متالعە دەکەم تا نیوەڕۆ نوێژی نیوەڕۆژ لەوێ دەکەم جا دەچمە ماڵەوە. ئەو 27 ساڵەوە شۆڵم بۆ ئەغڵب کتێبەکانم لەوێ نووسیون. هەرچەند پرۆفیسۆرێک دەڵێ ئەگەر لێیان پرسی تەمەنت چەندە پێیان مەڵێ. دەڵێ چونکی ئەگەر تەمەنت زۆر بێ و گەنج دیاربی دەڵێن ئەوەندە ئەبلا بۆ خەفەتی بە دنیاوە نەخۆت. ئەگەر تەمەنت کەم بێ و پیر دیاربی دەڵێن ئەوەندەی خەفەت بە دنیاوە خواردۆ تاوای لە خۆی کردووە. ئەمن لە ڕاستیەکەیدانەوە تەمەنم لە 31 لەدایک بوو. 931 کە دەکاتە 92.